للرخساري من مەڕوانە خۆر لە چاوما قەتەڵنایە کە با خەندا بۆ تۆ ئەدوێم کوڵپی گریان لە ناخمایە نەگریانم خەندە ئاگرێ نەفرمێسکم گوڵ دەراکە زەردەخانەش بێتا لێوم دیارە دڵم فریوادە زەردەخانەش بێتا لێوم دیارە دڵم فریوادە ئاسمانێکم بێسێرە دەریایەکم بەبێشاپۆن ئاسمانێکم بێسێرە دەریایەکم بەبێشاپۆن وەک بێگاری بێناونیشان لە وێرانەی شارێکی تۆ وەک بێگاری بێناونیشان لە وێرانەی شارێکی تۆ لە ڕوخساری من مەڕوانە خۆر لە چاوما قەتەڵنایە کە با خەندا بۆ تۆ ئەدوێم کوڵپی گریان لە ناخمایە نەگریانم خەندە ئاگرێ نەفرمێسکم گوڵ دەراکە زەردەخانەش بێتا لێوم دیارە دڵم فریوادە زەردەخانەش بێتا لێوم دیارە دڵم فریوادە ئاخ زەڵم ئەوەی کە هەز بەژان ناکە دیارەکە غەم نایدوێنێ ئەوەی کە هەز بەژان ناکە دیارەکە غەم نایدوێنێ غەما هەوری گریان دێنێ لە چاوان مادەی بەرێنێ غەما هەوری گریان دێنێ لە چاوان مادەی بەرێنێ لە ڕوخساری من مەڕوانە خۆر لە چاوما قەتەڵنایە کە با خەندا بۆ تۆ ئەدوێم کوڵپی گریان لە ناخمایە نەگریانم خەندە ئاگرێ نەفرمێسکم گوڵ دەراکە زەردەخانەش بێتا لێوم دیارە دڵم فریوادە زەردەخانەش
شبيت عليهم ديار ظلم في رواده بنيات كافي لوتو دقت ايوه يلا لواي 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 دلالة